بەڕێزان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش دووبارە لە سمارت ترێدەر و گەڕین وڵاتان شیکاری هەفتەی دووەمی مانگی هەشتی ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە ئاڵتون ئێمە لە کۆتایی هەفتەی ڕابردوو بەڕاستی بۆیە قسەمان لەسەر ئاڵتون نەبوو لەبەرەوەی سیناریۆکانی زۆر ناڕوون و ناوازەح بوو، لەگەڵەوەی کە تەڕادەیەک ئاماژەی بەرزبوونەوەکان دیار بوون، بەڵام ئاماژەی زۆر بەهێزی دابەزینیشە. ئەوەی کە ناڕوون بوو ئەوە بوو کە نەمانزانین لە چێوە داوەزینە دەست پێ دەکات، کە بینیمان لەم ناوچەیەوە ئەم دابەزینە خێرایی دەست پێ کرد کە بەڕاستی ئەمەش تەوەقع نەکراو بوو بەو خێرایی و بەو ماوەکەمە بەو مەودافراوانە دابەزین تۆمارکات. هیوادارم خەڵک لەم دابەزینە پارێزرا بوو بێت و تووشی زەرەر و زیان نەهات بێت. سیناریۆم هەفتەی ئاڵتون کەمێک جیاواز دەبێت زۆر بە وردی گوێ بدەنە شیکاری و ڕوونکردنەوەی ئەم هەفتەیەمان و ڕەنگە چەند جارێکی دیکەش پێویستکە ئەبدەیت و نێوبوونەوە بۆ شیکاری بۆ ناوچەکان بکەین. بەڕێزان، ئاڵتون لە نێوان دوو زۆندا شەڕی یەکلای بوونەوە دەکات. زۆنی دابەزین 55 بۆ 77 دەسی پێ کردووە، واتە 2455 بۆ 2477 کە ئەم هێزە زۆری دابەزینەی هێناوەتە ناوە. سیناریۆی بەرزبوونەوەش زۆنێک لە خوارەوە چالاکی کردووە کە 2410 دەسی پێ کردو بۆ 404. لە دوای ئەم دابەزینە ئەم زۆنە زۆر بە خێرایی سیناریۆی بەرزبوونەوەی چالاک کردووە. سیناریۆی بەرزبوونەوە کە چالاک بووە ئامانج لی گەڕانەوەیە بۆ زۆنی 2455. لە دوای گەشتنەوە بە 2455 بەم شێوازە ئێمە بەپی تەکنیک دەکەوینەوە دیسانەوە ناو زۆنێکی دابەزین. ڕەنگە لێرە دیسان دەستکاتەوە بە دابەزین بەرەو خوارەوە، بەڵام دیار نییە ئایا چه ئاماژەیەک و چه سیناریۆکی دابەزین لێرەدا چالاک دەبێت، چونکە ئێمە احتیمالی شکاندنی ئەم ناوچەیەشمان هێناوەتە پێش لەبەرەوەی کە ئێستا گرژی و ئاڵۆزیەکان زۆر بوون، هەواڵی زۆر خراپ و پێشبینی خراپ هەیە لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی. ئێمە دەبێت احتیاتیەوە بکەین کە ئەم زۆنە بشکێت بەرەو سەرەوە کە ئاستی بەرزی زۆنەکە 2477. ئەگەر 2477 بشکێت بە کامڵێکی یەک ڕۆژی، واتە کامڵێکی یەک ڕۆژی لە سەرەوەدا بکرێتەوە، تارگێتی بەرزبوونەوەی ئاڵتون 2506. وەک لێرەدا دیارە لە دوای شکاندنی زۆنەکە ئێمە چاوەڕێی گەشتن بە 506 دەبێت. هیوادارم وازەح بێت. ئەگەر بێت و زۆنەکە نەشکێت بەرەو سەرەوە، سیناریۆی دابەزین لە 455 بۆ 477 دیسان چالاک ببێتەوە، یەکەم تارگێتی دابەزین لێرە گەڕانەوە دەبێت بۆ 36 2436 دەکەینە تارگێتی یەکەمی دابەزین. پاشان ئەگەر 436 بشکێنێ و کاندڵەکە لە خوارەوەدا بخرێتەوە، دەتوانێت بگەڕێتەوە بۆ زۆنی 410. ئەگەر 410 بشکێنێت بەرەو خوارەوە، تارگێتی دوای شکاندنی 404 کە بنی زۆنەکەیە گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 2392. سیناریۆی ئەم هەفتەیە بەم شێوازەیە بەڕێزان. هیوادارم وازەح بێت. ئێستا نرخ لەسەری 436، واتە لە هەوڵدا خۆی بگەنێتە زۆنەکە. لە زۆنەکە ئەگەر دەرفەتی مامەڵەی فرۆشتن دروست بوو، یاخود هەواڵێکی سلبی هاتە بازارەوە، یاخود هەر ئاماژە و سیناریۆکی دیکە چالاک بێت بۆ دابەزین، دیسان دەهێنێتەوە بۆ 36. لە دوای 36 کاندڵەکە داخرێتەوە لە خواریەوە، دەگەڕێتەوە بۆ 410. سیناریۆی دووەمیش ئەوەیە ئەگەر زۆنەکە بشکێنێت کە ئاستی بەرزی زۆنەکە 2477 کاندڵێکی یەک ڕۆژی لە سەرەوەدا بخرێتەوە، تارگێتی بەرزبوونەوەی ئاڵتون گەیشتنە بە ئاستی 2506. هیوادارم زۆر بە وریاییەوە ئەم هەفتەیە مامەڵە بکەن و خۆتان لە مامەڵەی بێستۆبلوس بە دوور بگرن، چکە بەڕاستی دۆخەکە دژوارە و ئەگەری جوڵێکی زۆر فراوان و پێشبینی نەکراو هەیە، بە تایبەتی بۆ ئاڵتون. شیکاری دۆمان لەسەر نازداک کە نازداکیش هەفتەی ڕابردوو جوڵێکی زۆر خێرا و بەرفراوانی دەست پێ کرد. ئێمە دوو زۆنمان دەستنیشان کرده بوو، زۆنێکە نە منتیقەیە بوو سڕیمانەتەوە. سەرەتام دابەزینەی پێ کرد، بەزنەی هێنایە زۆنی خوارەوە، دەستی کردەوە بە بەرزبوونەوە، چوە زۆنی دووەم، سەرنجام تارگێتی دابەزینی پێکە. ئەم زۆنە ئێمە هەفتەی ڕابردوو چاوەڕێ بین کە سیناریۆی بەرزبوون زۆر بە قورسی چالاک بکات. زۆنی 18500 بۆ 18200.
بەڵام لێرە بینیمان زیاتر لە 3-4 جار هەوڵی بەرزبوونی دا و نەیتوانی. ئەگەر لێرە دیقەت بدەن نزیکەی 100 پیپێک 150 پیپێک بەرزبوونی کرد و دیسان دەستی کردەوە بەدابەزی. پاشان لێرە کاندڵێکی پرایزەکشنیشی تەنانەت دروست کردووە 250 پی بەرزبوونی تۆمار کرد و دیسان هاتەوە ناو زۆنەکە. ئەم زۆنە تا ڕادەیەک لاواز بووە لەبەرەوەی کاندڵێکی یەک ڕۆژی لە خوار ئاستی یەکەمی زۆنەکە داخستەوە کە 18,000 و نزیکەی 500 بووە. سیناریۆم هەفتەی نازداک کەمێک جیاواز دەبێ بەڕێزان وانە بسترینەوە. ئێمە ئەم زۆنە هەروکو خۆی دەیەڵینەوە بە بەهێزی، بەڵام کاتێک گونجاوە بۆ مامەڵەی کڕین یاخۆت باشتر وایە کە ئێمە چاومان لەسەر دۆزینەوە دەرفەتەکانی مامەڵەی کڕین بێت کە کاندڵێکی 4 ساعتی لەسەری ئەم زۆنە دابخرێتەوە کە ئێمە ئەم زۆنەمان دەستنیشان کردەوە بۆم هەفتەیە بۆ نازداک. ئێستا ئەم زۆنە بۆتە زۆنێکی بەرگری بۆ دابەزین و ڕێگری لە چوونە سەروی نازداک دەکەن. ئێستا نرخ لە نێوان ئەم دوو زۆنە یاری دەکات بەڕێزان. ئێمە ئەوەی کە بۆمان گرنگە ئەگەر بمانەوێت سوود لە دەرفەتی مامەڵەی کڕین وەربگرین، ئەم زۆنە لەبەری لاواز بووە بە ئاسانی دەتوانێت بێتەوە سەری زۆنەکە. ئەوانەی کە دەرفەت و ئەوانەی کە مامەڵەی کڕینیان کردووە لەم ناوچەیە کاتێک کە نرخ دێتەوە ئێرە لە سەرەتای زۆنەکە داخەبوون مامەڵەکە دابخەنەوە. ئەبێ ئێمە چاوەڕی شکاندنی ئەم زۆنە بین واتە 18,860 ئینجا بە دوای دەرفەتی مامەڵی کڕیندا بگەڕین، چونکە ئەگەر بێت و ئەم زۆنەی سەرەوە بشکێنێتەوە دووبارە بەرەو سەر بە ئاسانی دەتوانێت بچێتەوە نزیکی زۆنی سەرەوە. ئەم دەوروبەرە تا 19,400 دەتوانێت ببینێتەوە بە شەرتێک 18,860 بشکێت بە کاندڵی یەک ڕۆژی. هیوادارم مازە پێ بەڕێزان. ئەم زۆنە تا ئێستا تا ڕادەیەک بە بەهێزی ماوەتەوە، بەڵام سیقی پێ ناکەین. ئەو بەهێزی کە هەفتەی ڕابردووتیدا بوو ئێستا کەم بۆتەوە، بۆیە ئێمە چاوەڕێی ناوچێکی بەهێزتر دەبین بۆ چالاکبوونی سیناریۆی بەرزبوون. ئەویشەوەیە کە لە دوای ئەم زۆنە بشکێت ئەم سیناریۆ دروست دەبێت. ئەگە بێت ئەم زۆنەش بشکێت بەرەو خوارەوە تا 18,200 بشکێ. یەکێکی دیکە لە سیناریۆکان ئەوەیە ئەم زۆنە بە فلاشێک بشکێنێ، زۆنێکی بچووکمان هەیە لە خوارەوە کە دەستنیشانمان کردووە بەم شێوازە. لێرەوە پاشان بە خێرایی دەستکاتەوە بە بەرزبوون خۆی بگەنێتەوە سەروی زۆنی هەفتەی ڕابردوو. هیوادارم وازەح بێت. کاتێک گونجاوە ئێمە چاومان لەسەر دۆزینەوەی دەرفەتەکانی کڕین بێت کە ئەم زۆنە سوورە بشکێت، چونکە ئەم زۆنە سوورە تا ئێستا وەکو ناوچەیەکی بەرگری لە بەرزبوونەوەی زیاتر ئیش دەکات و ڕێگرێت لەوەی نازداک بەرز بێتەوە. ڕەنگە دیسان لێرەوە دابەزینی پێ بکات و زۆنی خواریشەوە بشکێنێت. بۆی حەزەری تەواو وەربگرن، ئەم سێ زۆنە بۆ ئەم هەفتەیە لەبەر چاو بگرن و بتوانن لەگەڵ ڕاو بۆ چوون و پێشبینەکانی خۆتانە بیگونجێنن بۆ داخەبوون. شیکاری سێمان لەسەر نەوتی برێن. نەوتی برێن هەفتەی ڕابردوو باسمان کرده بوو کە ئێمە چاوەڕێی دابەزینێکی زۆر گەورەین، بەڵام دەبێت ئەم زۆنە و ئەم ترێندە بشکێت بەرە خوارەوە. گەشتۆتە زۆنەکە و ترێندەکەش، بەڵام نەیشکاندەوە بە تەواوەتی. ئەم زەفتی دابەزینی کە لێرە کەوتوتە سەری ڕەنگە ئەم هەفتەیە بەردەوامی هەبێت. ئەگەر بێت و کاملێکی گرۆژی لە خوار $76 دابخاتەوە ئەم سیناریۆی دابەزینە بە پێی شیکاری چالاک دەبێت بەرەزە. ئیتر و کاتێ ئێمە دەتوانین سوود لە دەرفەتەکانی مامەڵەی فرۆشتن وەربگرین بە ئامانجی تارگێتی $65. ئەمە شیکاری هەفتەی ڕابردوو بوو، هەروکو پێداچوونەوەیەک باسمان کرد، چونکە هەفتەی ڕابردوو نرخ لەم دەوروبەرە بوو. چاوەڕێ بین کە بشکێت بینیمان دابەزینەکەشی دەست پێ کرد، بەڵام هێشتا بە تەواوەتی نشکاوە. بۆیە ڕەنگە بتوانین ئەم هەفتەیە سوود لە دەرفەتەکانی نەوتیش وەربگرین. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوو. هەر ئەبدەیت و گۆڕانکاریەک بەسەر زۆن و ناوچەکان دابێنین لە گروپی سمارت ترێدەر گۆڵد. ئاماژەی پێدەدەین، هیوادارم ببێتە مای سوود و قازانج بۆ تەواوی بەزرگانان. هەفتەیەکی پڕ لە خێر و قازانج بەڕێکەن ئینشاءالله.